بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستانم، همو روجانێکی شەممە یەینە خزمەت کتێبی نایابی الداء والدواء زانای پایەبەرز ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەم دەرس و وانەیەمان ناو لێناوە بە ئاسایشی ڕۆح. ومێ دەکەین لە قەتەڕاتی میهرەبانی ئەم کتێبە و بەرەکەتی ئەم کتێبەوە ئاسایش بۆ ڕۆحەکانمان بگەڕێتەوە. دیارە ابن القیم ڕەحمەتی خوای لێبێ تەرکیزێکی زۆر گەورە لەسەر گوناهدا ئەنێ کە گوناه هۆکارێکی سەرەکیە بۆ لە دەستدانی تەواوی بەرەکەتەکانی سەرزەوی، تێکچوونی ژیانی ئینسانەکان، تێکچوونی گەردوون، هەمووی بەسەبەبی گوناهی ئینسانەکانەوەیە. کۆمەڵێ زەرری زۆری گوناهی بۆ ئێمە باس کردووە و ئەمڕۆژ لە خزمەت هەندێکی تر لە زەرەکانی گوناها ئەبین. فەصلێکی تایبەتدا ئەنێ ئەفەرمێ المعاصي تذهب الحياء. معصیەت و گوناهەکان حیا لە ئینسانە هەڵ ئەگرن و لا ئەبن. ئەفەرمێکێ لە عقوباتی خوا لە گوناها بێ لە عقوباتی ئەوەی کە لە ئاخرەتە بۆ ئینسان دانراوە، ئەوەیە لە ژیانی دنیاە حیای کەم ئەبێتەوە کە حیا مادەی ژیانی دڵە. دڵ پێویستی بە ژیان هەیە، مادەی ژیانەکە بریتێ لە حیا و شەرم لە خوا جەل جەلاله. و چەندێک شەرمێ لە خوا هەبێ ئەوەنە دڵە زیندووە، چەندێک شەرمێ لە خوا کەم بێتەوە ئەوەندە دڵت مردووە. ئەفەرمێ ئەسڵی هەرچی خەیرە بریتێ لە حیا و شەرم. ئەگەر حیا و شەرم ڕۆشت هەرچی خەیرە بە تەواوی مانە لە دەستی ئینسان دەرچوو. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ الحیاء خەیر كله. حیا هەر هەمووی خەیرە. فەرمایشتێکی تر ئەفەرمێ إن مما أدرك الناس من كلام النبوة الأولى إذا لم تستحي الناس إذا لم تستحي فاصنع ما شئت. ئەفەرمێ شتێک لە قسەی هەموو پێغەمبەران بێ، هەر هەمویان کۆ بێتەوە هاتبێتە ئەم زەمەنەی ئێمە، حتا ئێستا هاتبێ پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام یەک بە دوای یەک ئامۆژگاری قەومەکەیان کردبێ، دوایی ئەصحابی پێغەمبەری خۆمان عەلەیهی الصەلاة وەسەلام بۆ تابعین، و هەتا ئەگاتە ئەم کاتەی ئێمە خەڵک کەلیمەیەکیان لە گوێ بزرنگێتەوە کە کەلیمەی ئەنبیا بێ بریتێ لەوەی إذا لم تستحي فاصنع ما شئت. ئەگەر حیا و شەرمێ نەبوو چی ئەکەی بیکە. ابن القیم ئەفەرمێ ئەم فەرمایشتە دوو جۆر معنای هەیە. معنایەکیان تەهدیدە، یعنی ئەگەر بێ شەرم و بێ حیای دەبڕۆ چی ئەکەی بیکە. ئەفەرمێ ئەبی عوبەیدە ئاوای لێک داوەتەوە، فەرموویەتی ئەمە تەهدیدە، ئەمە وەعیدە، ئەمە هەڕەشەی خوایە لەسەر ئێمە. ئەگەر ئینسان شەرمی نەبوو چی ئەکا بابیکە. ئەم چی ئەکا بابیکە جۆرێکە لە هەڕەشە کە لەم فەرمایشتەی پێغەمبەرگیانە صلی الله عليه وآله وسلم هەیە. ئەفەرمێ معناکەی ئاوای لێتەوە هەر کەسێ شەرمی نەبوو هەرچی ئەکا ئەیکە، گوێ لێ نییە کام گوناه زۆر خراپە ئەیکە. ئەفەرمێ ئەو کەسێکەوە تەرکی حیای کرد، ئەفەرمێ بەس حیایە ئینسان ئەگێڕێتەوە لە خراپەکان. ئەفەرمێ هەرچی خراپەیەکە ڕەجا ئەکرێت لەو کەسە و چاوەڕوان ئەکرێ و ممکنە ئەو کەسە تووشی هەرچی خراپەیە ببێ. معنای دووهەم ئەفەرمێ ئەمە ئەوە نییە. ئەفەرمێ نە، ئەفەرمێ لە هەر شتێکە شەرمن نەکرد ئەو شتە تەئکید بە حەڵاڵە. معنای دووهەم نە، لە هەر شتێکە شەرمن نەکرد بزانە ئەو شتە حەڵاڵە. واتە دوو معنایەکیان تەهدیدە، یەکیان نە، یاسایە بۆ تۆ دائەنێت لەکوێ شەرمێ لەخوا نەکرد زانیت ئەم شتە. طبعا سبحان الله لە گوناها فەرمایشتەکە فەرمێکی والإثم ما حاك في نفسك وكرهت أن يطلع عليه الناس. گوناه ئەو هەیە لە ناخی خۆتە ختووکەت ئەدا پێت ناخۆشە خەڵک پێی بزانێ. هەر شتێک لەم شێوازە بوو واتە تۆ حیا ئەکەی کە خەڵک سەیرە بکە. ئەگەر بێت ئەو کردەوە بکەیت کە بۆ ئەو کردەوە حەڵاڵ نییە، ئەگەر حەڵاڵ بووایە هیچ حیا و شەرمن نەئەکرد. ئەفەرمێ ئەم تەفسیرە لە ئیمامی ئەحمەدەوە ڕیوایەت کراوە، ئەویش لە ئیبن هانی ئەوە گێڕاوێت.
ئەفەرمێ ئەگەر کەسێک بڵێ باشە بۆ خراوەتە سەر ئەم دوو معنایە خۆ فەرمایشتە هەرە بێ یەک معنا بگرێتەوە ئەڵێ نەخێر ئەم فەرمایشتە ممکنە هەردوو معناکە پێکەوە بگرێتەوە کەوابوو شتێک بە ئێمە ئەڵێت ئەم فەرمایشتە بە ئێمە ئەڵێت حەیا و گوناه دوشتی عەکسی یەکتر چەندێ گوناهە کرد ئەوەنە حەیا و کەم بوویەوە چەندێ حەیا و کەم بوویەوە ئەوەنە گوناهە کرد يعني أم دوشت مقارن لقل يكترها أفرمي والمقصود أن الذنوب تضعف الحياء من العبد ما بس أمايك قناها كان حياء لإنسان لاوازك كما كانوا حتى ربما انسلخ منه بالكلية والله إنسان جاري قناهك ويلي يقدن كحيينا منه حتى إنه ربما لا يتأثر بعلم الناس بسوء حاله ولا باطلاعهم عليه تاور دور دوالي بلا زور آسايا كخلق بيبينه همو اما بيني وما انا كمنال يكم جار جگرا اخوات چن بدزيو ايخو چن خوي اشارته بسكا مجي لجگركي ادا وكسبي نزانه او لدمي وردا او اخواته بنشتكرو وربزمي زوره ماشا يصلن بنشتي شاتو بونكينا يلا ولا مالو كشفنا الله دواي فتريك تو سيري هر ام جگريكا الله امن الله وايلي بس لبيش شاوي دايكو باوكي نايخوا بلام هل ناو دسيا بمشي وازا ايخو لقناغي كتيرا طبيعي أبيتوا قناها كوايلي اعتيادي ما جي دانشتوي أو هم بياي وانا دانشتوا زور بلاي طبيعية كان ناشرين لشوينه كي قشتيا جاري ويا كسي قبيني جقرا أخوة بلاي خو زور شتيكي مهمة هسكز لي أرواقيزي ليكات ولو خريجي سيرك ورده حياة لإنسان كان نامل تاويلي زور طبيعي أم قناها جيبا هامو قناها كان يتريج أوهان أفرمي إنسان يكم جار شون كسيك اگر يكم جاري بيت الشهر طبعا دوستكم وجرامه وتي خزمك مان يكم جار هاتبو الشهر وتي لخسخانه كاشي بيني بو بلاوكاين لدرو داناو تروشتو بجوره وزا وكفر شوشتي هو يكم جاري بو شو كان يبينيو على دواي كهات وتي اري تو بلاو كوا وتي والله بلاو لدرو داناو كروشتو بلاو نماو دي قد بدا إنسان يكم جار كشون يتشار تو تصور كأجر كسب بحياتي سياري نبيني يكم جار لجادي بيو برتو بتشني كي بيش يكسعد أملاك أولاك جوان سيرك دقتها ديا الله سيارة لدورة وبرك أو أوسي حتى سيارة الروح حسابه أسطوب وشدناك ديتك دواي ورد الرايد لقال أمادي قد ألفت شونا سيارك خريكة هاية تسرسوتك أمرك الروح شكو زان أسطوبي أوست مجبور السيارة كبوست أم بضيعة اعتيادية سرتها تازة شبونا بغداد طلبة بون طبعا بغداد بحال أولا مجال بينتو سيارة كأروع أبي توبر يجونا ديته طبعا لهي جادية من ما توي برينو زور زحمة وخرج برينو أي هاور باشو سيارة شون لأنها شو أوهم السيارة وبنايا كأهاتن هوريني اللي إيه أسطوبي أنا قل إيه خشان تو وهر سيرنا كده بروشتي طبيعتي شو أنا كأوها بس بوسيتاتو نتتواني بريتو ورده مجلة بغار راهاتين أم سيارة فقنا هورين اللي أسطوبي أقر فايدة نبو الروتي خوبات يقنا أو مجبور أو السائم أسفين أوبرو دي ورا بير كروا يكم جار إنسان كقناهك والله خريك جرق ودلو هناي بيت درو من هنا جار قنجك أبينم ك قناهي شكردو يكم جاريتي إيكا أزان شفر مسكي أباريني أزان شان كاريگري لسردان بلام دوایی ورده که الفت قريبه قناها وحياك كما بتولى بيني أو أخويا زور كاريگري لسردانانه تأثيري لناك موسى سعيد نورسي قصيكي لسر مسألة خور بس ألفتك على أجر أم خورة دي قد بدن حمو بيان اللي رويت ولولا على أجر بحياتي خور ما نبيني لبر خور دركوته همو خلق سجدة بربو خور أيو أما أخويا دركوت نيزاني شي قوما أو الدنيا روناق أو جوان بو همو سوچي كي سر زي روناق كردو بلام شوك ألفت من بيوا قرتوا سبحان الله أم خورة قورية تدروا أو أبيت همو بيانيك أما أبينين همو إواريك أما أبينين كشي كاريگري ما لسدانان هو كارك أم ألفت خرابية قرتوا ما نقد شاوي غفلت بسر ما نو نمنه زور شتبينين زور نعمتي خواهي قورة أبينين بسر خو ما نو يكم جاري من علاقتك بي أجري شنك ألفت بي ونقرت ويك هنجا وروازين كان شبلي ولا أدري همو إما وهاوين أي أستا طبعا أجر بكوي هر شبلي ولا أدري بشروا هر شبلي أجر يسب كويشي صدق عمر النمي بيرشاي خو نبيني
باشە ناتوانیت چاو سێرکەی جوان دەتو دیقەت بدەن سبحان الله یەکەم هەنگاوکەیەنە چونکە ئولفەتمان پێوە نەگرتووە بەلامانەوە شتێکی زۆر عجیبە یان هەر یەکێک لە ئێمە ئێستا مناڵێک لە دایک بێ 5 سەری هەبێ هەمومان سبحان الله ماشاء الله سەرمان سوڕەمێنێ بەڵام لەم مرۆڤە جوانەی کە خوا خەڵقی کردو سەرێکی جوان و چاوێکی جوان و دەستێکی جوان و سەرجمان ڕاناکێشێ سبحان الله یەک ناکەین ئەوە خراپی ئولفەتە لە ئینسانە ئولفەت زۆر خەتەر ئولفەتێ گر بە گوناهەوە هەر خەتەر ئولفەتێ گر بە چاکەوە جوانی چاکەکانە نەبینی هەر خەتەر بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر ئاگەی لە مەسەلەی ئولفەت بێ بەتایبەتی لە گوناهە وردە وردە حیای ئینسان کەمەکاتەوە خوا پەنامان بە تاوای لێ زۆر طەبیعیە بەلا هەموو خەڵکی بین ئەم گوناهی گرتەوە بەلایەوە ئاساییە وەرە کەسێک یەکەم جاری بێ ئەگەر ڕیبا بخوازان چی لێ کەچی کەسی وایە شانازی ئەکا بۆی کە ڕیبا ئەخوا چونکە حیاکەی نەماوە شەرمەکەی نەماوە کەسێک عارەق ئەخواتەوە دیقەت بدەن یەکەم جار چەند شەرمەندەیە کاتێکەوە عارەق ئەخواتەوە بەڵام دوای سێرەکەی ئەمەی نامێنێ زۆر ئاساییە بەلایەوە زۆر بە سەهلی عارەق ئەخواتەوە لەوە چێ لەناو خەڵکی شانازی پێوە بکە هەنێک گەنجە بینم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە نێرگەلەی هاتە لای دەمی ئەزان ئەمە یەکەم جار چۆن نێرگەلەی خواردو ئەزان چەند بە شەرم و لەرزەوە بەڵام حیاکەی نەماوە سێرەکەی زۆر بەلایەوە ئاساییەکە ئەم نێرگەلەیە بخوا لە پێش چاوی خەڵک زۆر بەلایەوە ئاعتیادیە بۆیە مەبەست لەم فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ابن القیم فەرمێ ئەوەیە کە ئینسان بە گوناهەکان حیای ئەڕوا تاوای لێ لەو مەسئلە حیای نامێنێ لە بینی خۆی خوا بەلایەوە ئاعتیادیە ئەگەر خەڵک سێری بکەن ئەفەرمێ هەندێک کەس هەن حاڵیان لەمەش خراپتری لێیە خوایان شارێتەوە لە پێش چاوی خەڵک خۆیان فەسحەکەن ئینسان چەندێک حیای هەبوو ئەوەنە لە خێرایە چەندێک حیای نەما ئەوەنە لە خەتەرایە ئەفەرمێ سبحان الله ئەگەر ئینسان وردە لە هەر شتێکە گەیشتە ئەوەی هیچ گرنگی و باکی بە خەڵک نەدا هەموو عالەم سەیری کرد بەلایەوە ئاسایی ئەفەرمێ گەیشتە ئەم حاڵەتە خەتەرێک ڕووی تێکە ئەم خەتەرە بریتێ لە چی کە ڕووی تێکە ئەوەیە کە مەطمع لەم کەسا کەم ئەبێتەوە واتە ئەمەلی خیر لەم کەسا کەمە بێت ئەمەلی چاکەکاری لەو کەسا کەمە بێتەوە کە ئەوە حاڵی بێ حەیانەکە چونکە خوا وای دروست کردووە ئینسان شەرم کە لە عەبدەکانی خوا هەموو ئینسانێک ئەو هەیە مناڵێکی بچووک دیقەت بدەن یعنی یەکەم جاری بێ ئەگەر درۆیە بکە ئەزان چەند ڕەنگی تێکەچێ ئەو مناڵە یەکسەر پێ ئەزانن ماڵەوە بۆ چونکە ئولفەتی بە درۆوە نەگرتووە دەم و چاوی ڕەنگی قسەی هەمووی ئەبزرکێ بەسەریەکە دەی دیقەت بدە وردە درۆ وای لێ ئەکا زۆر ئاساییە بەلایەوە درۆەکە شەرم ناکە خەڵکیش پێ بزانێ هەر شەرم ناکە گوێ ناداتێ طبعی ئینسان ئاوایە حتا وەکو حیایتیا بێ خێریتیە حیایتیا نەما ئیتر نەفەساتی خێر زۆر کەم ئەبێتەوە ئەفەرمێ سبحان الله کاتێکەوە شەیطان ئەم حاڵەی لەم کەسە بینی ئیتر دەست شلەکە لەم کەس ئەڵێ تەواو گەیشتە ئەوەی کە ئیتر من ترسم لێ نەما كأنما چۆن کەسێک ئەگاتە ئیستیقامە ئیتر کۆتایی پێ ئەم کەسە بالضبط كأنما گەیشتوتە ئیستیقامە لە خراپەکاریە و ئیتر شەیطان هیچ گوێ نادات ئەفەرمێ بە زۆر شت لە زمانی عەرەبیا وتراوە حەیات و حەیا چونکە ئەم دوو کەلیمە پێکەون ئەڵێ حتا پەڵە هەورێک کە هاتووە پیان وتوە حەیات پیان وتوە حەیا بۆ چونکە ژیانەوە ئەدا بە ئینسان شەرمی ژیانەوە ئەدا بە ئینسان چۆن ئاوێک ژیانەوە ئەدا بە زەوی ئەو هەموو سەوزایە بۆ ئێمە ئەڕوێنێ بە هەمان شێواز حەیا ئاوا ژیانەوە ئەدا بە دڵی ئینسان و جارێکتر دروستی ئەکاتەوە ئەفەرمێ حەیا حەیاتی ئاخرەت و دنیایە هەردووکیان پێکەوە هەر کەسێک حەیای نەما ڕێک وەکو مردووە هایە لە دنیایە مردوو لە ئاخرەتە شەقی و خراپ و چاوەڕوانی ئەو عەذابانە ئەکا کە ڕووی تێ ئەکا ئەفەرمێت تەلازومێکی زۆر گەورە طبعا تەلازوم وشەیەکی منطقیە کە ابن القیم بەکاری هێنێ جاری وایە ئەچیوە بازار کابرا شووتی ئەفرۆشێ هاوارە کاڵێ هەنگوین تۆژە ڕۆی خوایە هەنگوینە خۆ شووتی ئەفرۆشێ بەڵام هەنگوین لە مێشکی ئێمە یعنی شیرین چکە تەلازومە لە بینیانە هەر وتێ هەنگوین شیرینیەتە زەینێ ئەمە شتێکی طبیعی ئینسانە یعنی تەلازومێکی خارجی زیهنیە لە زیهنمانە ئەمە دروست بووە لە خارجیش ئەو هەیە فعلا تۆ هەنگوینە خۆی شیرینە لە مێشکی ئێمەش ئەمە دروست بووە بۆیە
کابرا لەبری ئەوەی بڵێ مەسەلەن شووتێکی شیرین هاوارەکە هەنگوین هەردوو معناکە ئەدا بەدەسەوە چونکە تەلازمی ذهنی هەیە ئەفەرمێ حیا لەگەڵ گوناها ئەم دوانە تەلازمی بین الطرفین ئەڵێ لەکوێ حیا کەم و عەدەم الحیا لەکوێ حیا کەم بوو نەما گوناه زۆرە بێت لەکوێ گوناه زۆر بوو باشە حیا کەمە بێتەوە یعنی ئەم دوانە ڕەبتێکی تەلازم وەکو چۆن ئەڵێ هەنگوین و شیرینی ئەو هەیە پێکەوە دائیمە تەلازم هەیە پێکەوە ئەفەرمێ هەر کەسێک حیای کرد لەخوا لە کاتی گوناهەکە خوا بە گەورەی خۆی حیا ئەکا لەم عەبدە لە ڕۆژی قیامەتە کە پێ ئەگاتەوە عقوبەی بدا سبحان الله قەت شتێکی ئەوە تۆ بیرکەرەوە یعنی خوا بە عەزەمەتی خۆی شەرم کا لە عەبدێک يعني هندك فرمايشتي كباسي شرمي خواك جل جلاله عبد الله عبد كان دز برزكاته وبريشي سبيو خوا شرمك ام دس بجرته بخالي بجرته يكتل لو انا ام عبدك جناهي كر جناهك بشرم وكرت خوا او رجاء اكاته برب العالمين خوا شرمك لو عبدك عقوبه بدا سبحان الله سري او بركتي خواك سري او رحمتي رب العالمين كان بسر معنا أفرمي هرش كسيك شرمي نكل رب العالمين لكاتي معصيته قناها أو كاتيك وأقات حضوري خوا عقوبي أداء رب العالمين هي الشرم برانبريناك كل عقوبات بسري أداء بارين كوابو يكيكت لخرابكان لخطركاني قناه بسر إنسان وأويك حياي كم أكاتوا فضيلتي حياي لدزدرأتي شتێک هەیە لە دڵی ئینسانە بە گەورەزانینی خوا ئەم بە گەورەزانینی خوا زۆر گەورەیە لە حیاتی ئینسانی ئیماندارە ڕنگدانەوەیکی زۆر تایبەتی هەیە یەکێک لە هۆکارەکانی گوناه یەکێک لە خراپەکانی تری گوناه کە ئیبن القەیم باسی ئەکا ئەوەیە کە گوناهەکان لە دڵی ئینسانە عەزەمەتی خوا کەمەکەن گەورەی خوا کەمەکەنەوە حرمەتی خوا کەمەکەنەوە قەدری خوا کەمەکەنەوە أفرمي ومن عقوبات الذنوب أنها تضعف في القلب تعظيم الرب جل جلاله تعظيم خوا جل جلاله كما كان ولد الله وتضعف وقاره في قلب العبد ولا بد وقاري خوا عظمتي خوا قوري خوا أم عبد بي خوش بي ناخوش بي وردود لدليا كم أبيتوا أجر وقاري خوا كم بيو لدليا عبد طبعا أجر وقاري خوا هبو إنسان جرأة لسر تاوانك كنما تواو لو أتشي إنسان قصي بكا ابن القيم أم قصي رد أكاتو إنسان جاري واهي توشي قناها بخوي أخلتين قال والله أولا الرجام بخوا زورة كل توشي قناها يجمع أو أرحم الراحمين هر عفومك إيبا ما خوي بخلتين ابن القيم فرمي كسيق لو أتشي أما بلي الله بلان با أم كسبزاني أما توشي هلايكي زور قورهاتو نفسي خوي خلطانويتي هرش كز عظمتي خوا لدل أبو جلالي خوا لقلبي ولدل أبو والله أما وايلي أكا حرماتي خوالة دل يا زور قورة بي ناوير جرأتنا كدزبري بو قناه بهي الشيوازي هر يكيق لأيما استلكم الله قناها يعني تعظيمي كي قوري بو خواها جل جلاله أبد نزيكي ناكي لهنك قناها جوانا داتي هو كاركيت شيء لو أنا تعظيمي حرماتي خوا وتعظيمي خوالة دلتا لما أنا لدلتانية بو أبيني كسيك سبحان الله لا بابلين للنظر كردنك الدنيا ليتويك ناتواني نظر يبكى بوچونك تعظيمي خوالنا خياتي بلام لغيبتك زور اسيتي غيبتك اك تعظيمي خوال ضل كم وتبو حرماته يان بعكسه لغيبتي خوي اقريته لو اشي لبشكترين حرام خوي بارز للروي ماده بلام سيرك الا تشاوي يكزر خوينا بارزه او هو كاركي او لو مساله تعظيمي خوال ضل انا معه حرمتي خوا جل جلاله وقوري خوا لدڵيان لو مسألة نماوە پێویستی بەوەیە بخوێنێتەوە بیرکاتەوە بگەڕێتەوە هەتا لەو شتەشە حرمەتی خوا جل جلاله ئەگەڕێتەوە بۆ ناخی ئەفەرمێ ئینسان کە حرماتی خوا لەلای گەورە بوو والله لە بینی ئەو گوناها پەردەیەک دروسە بێ ناتوانێ ئەفەرمێ ئەو کەسانەی متجرئن بەرامبەر بە گوناه و بە جورئەتەوە گوناهەکەن وما قدر الله حق قدره بخوا ئەوانە قدری خوایان جل جلاله بەتەواوی مانا نەگرتووە بخوا إنسان بتاوي مانا قدري خوا جل جلاله لدل يا بيت جرأة برامبر بجناه هناك جريئني برامبر بجناه أو استي برامبر بجناه كان وكيف يقدره حق قدره أو يعظمه ويكبره ويرجو وقاره ويجله من يهون عليه أمره ونهيه لتشون بيشتيوا كسي كوا قدري خوا لدل يا بيت تعظيمي خوا تكبيري خوا وقاري خوا جلالي خوا لدل يا بيت لولا وأمري خوا نهي خوا بلاي وزور أسايبه أفرمي أما زور محالة
بە هیچ شێوازێک شتی وا نابێ کەوا بوو ئینسان ئەگەر هاتوو لە گوناهەکانە بە سوک سێری گوناهەکانی کرد کە ئەیان کە حتمەن ئەم کەسە وەقاری خوا و گەورەی خوا لە دڵیا کەم بۆتەوە. ئەفەرمێ سبحان الله ئەگەر کەسێک گەیشتە ئەم ڕوتبەیە وەقاری خوا لە دڵیا کەم بوویەوە خوا مەهابەتی لە دڵی خەڵکان نایڵێ. زۆر کات کەسێکی ئەڵێ مامۆستا وەڵڵاهی ئەمە هیچ موشکیلەمان نەبوو، خزمەکان هەموو ڕێزیان لێگرتم ئێستا ڕێزم لێ ناگرن، مناڵەکانی خۆم ڕێزم لێ ناگرن، خێزانم ڕێزی لێگرتم ڕێزم لێ ناگرێ، هاوسەرم ڕێزی لێگرتم ڕێزم لێ ناگرێ. نازانم چیمە بکەڕێرەوە بزانە گوناهەکە چییە. گوناهێکت کردووە وردە عەزەمەتی خوا لە دڵتا کەم بۆتەوە، عەزەمەتی تۆ لە دڵی خەڵکا کەم بۆتەوە. بۆیە ئەفەرمێ ومن بعض عقوبەتی هذا هەندێک لە عقوبەتی ئەمەی کە قەدەری خوا لە دڵتا کەم بێتەوە، قەدری خوا لە دڵتا کەم بێتەوە، أن يرفع الله عز وجل مهابته من قلوب الخلق. خوا مهابتي تو قوري تو لدلي خلقا ناهيلي ويهون عليهم ويستخفون به بلان وزور أساي أبيته قال طبم كسب كان كما هان عليه أمره واستخف به شني أمري خوات بيرزي كرد برانبري أو بيرزي برانبرد أكريته. فعلى قدر محبة العبد لله يحبه الناس بأندازي محبتي خوا جل جلاله لدلتا أو أن دخلك توان خوش. ئەگەر خەلەلێک کەوتە مەسائلی محەبەتی بینی تۆ خەڵقەوە بزانە خەلەلێک هەیە بگەڕێرەوە گوناهێک لە شوێنێکە هەیە، خوا ئەوێ عقوبەی ئەوەت بدا لە دنیادا نەگەێنتە ئاخرەت. بۆیە زانانی کۆن کاتێک کە تووشی گرفتێەوە بوون لە ناو خەڵکە جەماوەر و شەخسەتەکان نەمابێت زۆر سوپاسی خۆیان لەسەر کردووە، چکەوتیان ئەمە خێرێکی زۆر گەورەتیە دیارە عقوبەکەمان ناگاتە ئاخرەت، لە دنیا خوای گەورە ئەوێ عقوبەمان بدا. خوای گەورە زۆر کەریمە، دووجار عقوبەی عەبدەکە نادا، ئەگەر لە دنیا عقوبەیدا لە ئاخرەتە عقوبەی نادا. ئەفەرمێ چەندێ مەحەبەتی خوا لە دڵتا بوو ئەوەندە لە لای خەڵک مەحبوبە بی، چەندێک خەوفی خوا جەل لە دڵتا بوو ئەوەندە مەخلوقاتی خوا لە تۆ ئەترسن، چەندێک قەدری عەزیمی خوا و تەعزیمی خوا لە دڵتا بوو حڕماتی خوا ئەوەندەش بە هەمان شێواز لە بینی خەڵکە تۆ عەزیم ئەبی و گەورە ئەبی. وكيف ينتهك عبد حرمات الله ويطمع أن لا ينتهك الناس حرماته. شون أبي عبدك حرماتي خواب بشكينه بيوا بخلق حرماتي ناشكينه بسوك سيري خوابك وأمريكاني خوابك بيوا بخلق بقورة سيري أمكا. شون كسيك سوكايتي بقناها كان بكا خلق سوكايتي بيناك. بويا دوجر عقوبة هي لعقوبات وسر إنسان كان هەندێک لە زانا گەورەکان کە ئینسان حیاتیان ئەخوێنێتەوە سێرەکان لە زەمەنی خۆیانە خوای گەورە عقوبەیەکی داون خەڵک بە پسوک سەیری کردوون، لە دوای خۆیان زۆر بە قەدری کردوون. پیاوێکی وەکو ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار بەسەریا ببارێ لە ئاخری عومریا وهای لێات هەرچی شتە لێیان مەنع کرد، سەلاطینی ئەو زەمانە لێیان مەنع کرد، هەوڵیاندا ئیمان بشکێنن. فعلا كاتك إمام وفاتي كرت خلقي كي زور بدوري ونبو والله بتشوك خوا برياري دابو قدري جورك بهي السلطان قدري بتشوك نبو يوا بوي أبيني خوا باداشتي أو هرهم ودايا وجاري كتير أو السري لبين إنسان وخوايا هي سري كي زور عظيمة شني ساغبي شني باغبي شني رازبي والله أوان دا سرفراز وجور أبي شني خلل هبي أوان بشوك أبي توا أما ياسايك هلناك أم ياسايا ممكن خواي جورتو هند جار گوناهێک ئەکەیت خوای گەورە لێتە بورێ، چونکە هەندێک مەسائلی معنەوی هەیە بەس خوا جەل جەلاوە خۆی تێ ئەگا. ئەگەرنا ئێمە مەسەلەن لە نەزەری ئێمە ناکرێ ئینسانێکی فاحیشەچی زۆر خراپ تۆزێ ئاو بدا بە سەگی خوا عەفوی کرد، هەموو ژیانی خراپەکاری بە تۆزێ ئاو یعنی خوا عەفوی کرد، بەڵێ خوای گەورە عەفوی کرد. سبحان الله. دەی ئەمە سری ئەمە چییە؟ ئەم معنەویەتیە چییە لێرە؟ کەس نازانێت پێوانەی چاکە چەندێک، بەس خوا خۆی ئەزانێت. لەوە ئەچێ طبعا والحمد لله صدقة لە فەرمایشتێکە ئەفەرمێ بڵێ الحمد لله صدقەیەکی کرد، سبحان الله صدقەیەکی کرد، وتبسمك في وجه أخيك صدقة، بس بيب كان بدن براكته والزردقة أي صدقة سبحان الله صدق رسول الله صلى الله عليه وآله وسلم. يعني تو الزردخانة كيف صدقة وتنسي والله وصدقة وتنسي دقتي أمور ذكارية بدن باش الصدقة تنها أو إنسان بزمان يا باربي بخشي نخير بيكنينك زردخانيك قسيكي جوان هموي أبيت الصدقات بوتو هموي أبيت الصدقات بوي إيما إيمان دار لبابتي صدقاتا
ئەبێ گەورەتر لە ئێستامان سیرکەین بەرزتر لەمەمان سیرکەین ئێمە دیقەت بدەن هەر یەکێک لە ئێمە یەک کۆمەڵ گوناه دەورەی داوین ممکنە یەک سەدەقەی بچووکی تۆ یەک گوناهە بەسەرەوە نەهێڵێ بچکە ئەمە سرێکە کەس تێی ناگا لەوە چێ یەک ئیستیغفارێت دڵۆ پێ فرمێسکێ لە ڕۆژی قیامەتە بەشی خەڵکی هەڵەبجە هەر هەمووی بکە گوناهی خەڵکی هەموو هەڵەبجان گوناهی خۆت ئەوەندە ڕەحمی خوا جەل جەلالوهو گەورەیە بۆیە ئەکرێ مەسەلەن ئینسان هەندێک جار عصیانێکی کردووە گوناهێکی کردووە خوای گەورە عەفوشی کردووە عەفوێکی وەهای کردووە کە عەقڵ تەسەووری ناکە لێبوردەیەکی وای بەسەرەدا باراندووە عەقڵ تەسەووری ئەو لێبوردەیە ناکە بۆیە هەر یەکێک لە ئێمە کاتێک کە لە بەرامبەر سەدەقەکانە ئەوەستین ئەوێ زۆر بە ئەمەلێکی گەورە بوەستین بەرامبەر بە گوناهەکانیش بە هەمان شێواز وەختی خۆی یاری ماروپەیژە هەبوو دەهی جماعەتی هەشتاکان هەموو کردومانە پێش هەشتاکانیش دەنکە دەنکەیە هەبوو خوا لە نەوەتەکانە باوی نەما ئەم بەزمە هاتە پێشەوە ئەم چی پێڵێن فەیسبوک و مەیسبوک و نازانم ئەم یاری ئەلکترۆنیات با بڵێن ئیتر بەخوا یاریەکانی تری نەهێشت ماروپەیژە چۆن بوو جاری وا هەبوو لە پڕ بە پەیژە سەرەکەوتی تا سەری سەرەوە جاری وا بوو بە مارەکایتە خوارە تا کلکی مارەکایتە خواری خوارەوە لە 9 بۆ 2 باشتر فرە بوویتەوە سبحان الله ئەم چاکە و ئەوان بەشە معنەویەکەی بەم شێوازەیە جاری وا هەیە سبحان الله بەرزە بیتەوە زۆر بەرزە بیتەوە جاری وا هەیە نزمە بیتەوە بەبێ ئیرادەی خۆت شتێکت کردو خۆت تەوەقوعی ئەوەت نەکردو ئەوە نزم بکاتەوە بەڵام زۆر نزمە ئەکاتەوە چونکە خوات بە سووک سیر کردووە لەو شتە لەوە چی ئینسان گوناهکە بەڵام لە گوناهەکە زۆر شەرمەندە بێ بەرامبەر بەخوا خوای گەورە نزمی نەکاتەوە ئەم عەبدە بەڵام جاری وا هەیە گوناهێکی بەسیتی کردو بەڵام ئەوەندە بە سووک سەری گوناهەکەی کردو سەری حڕماتی خوا تەواو سفری کردوێتەوە ئەم کەسە بۆیە بێ زۆر ئاگامان لێبێ لە مەسائلی عصیانە بە تایبەتی هیچ گوناهێ بە کەم نەزانین هیچ گوناهێ بە سەغیرە نەزانی لە ئاستی خۆتا چونکە هەموو گوناهێکی سەغیرە ئەگەر هاتوو ڕەبتی هەبوو پەیوەندی هەبوو لەگەڵ کەم سیرکردنی خوا بێڕێزیکردن بەرامبەر بەخوا سبحان الله ئەم ئینسانە بچووک ئەبێتەوە وردە وردە وای لێت کە قەدەری ئەم گوناهە بەسەریەوە گەورە ئەبێتەوە قەدری خۆشی بچووک ئەبێتەوە بۆی ئەفەرمێ خوای گەورە عقوبەی گوناهەکانی باس کردووە لە قورئانە هەندێ لە گوناهەکان عقوبەی زۆر گەورەی بۆ داناوە هەندێ عقوبەی کەمی بۆ داناوە ئێمە نازانین بۆچی هەمووی ئەگەڕێتەوە بۆ بەشی ئیهانە لە خوایە چەندێک بە سووک سێری خوا کراوە لەو گوناهە ومن يهن الله فما له من مكرم بخوا ئەو کەسەش خوا سووک سێری بکات و سووکی بکە هیچ شتێک ناتوانێت بەڕێزی کاتەوە نە پارە نە سەرۆت و سامان نە سوڵتان نە ئیعلام هیچ شتێک فإنهم لما هان عليهم السجود له واستخفوا به ولم يفعلوه أهانهم الله أفرمي هر كسيك سجد بو خوا جل جلاله بلايو سوك بسوك بلايو قرنگ نبو استخفافي بنوش كر استخفافي بطاعات كر استخفافي بسجدة كر ها سجدي نبرد الله خوا سوكيان أكا كزنات وانا برزيان كاتو بعد أن أهانهم الله كخواي قرب برياري إهاني دان إتسر كوتنيان نية هر كسي كيش خوا رزي لقرت حرمتي داية همو كون كوبيتوا بيانا برزي بران بركن أو هر برزة بيتو قورة بيتو قورة ترأبي برزانم أم كلمات جوانان ابن القيم بو إما صاعقيكي زور قورة بو ظلمان أم إمام برزو قورة إيوه دور من خاتوا لقناه أيوه لنا وشلكاوي قناها دسمان راكشة نجات من بدا أيوه سرمان برسكا لحضور خوايا جل جلاله براسي من خوم أم كتابك أخوان موا هستا كم خلالي قوري إما بريتيا لويك قناها كان ببسوك سيركين بويا وامان ليت زور كاد قناها كان أكين وجوشي نادينه والفت ما قرتوا بقناها كان زري زور قوري اللي داوين حياتي تيك داوين بسريك گوناه حیات کەم ئەکاتەوە هەر گوناهێکت کرد دیارە لێوە سەرچاوی گرتووە کە قەدری خوا لە دڵتا کەم بووە و قەدری فەرمان و ڕێگری خوا لە دڵتا کەم بووە هاوارەکەین و ئەلاڵینەوە و ئەپاڕێنەوە لە زاتی پاکی پەروەردگار تون لە بەردەم پیاوێکی زۆر گەورە دانیشتوین و
ئەمانەوە کەلیماتێکی لێوە فێر بین و تۆزێک لە نووری بەحری ئەم کتێبە زەمەنی ناڕەحەتی دڵمانی پێ ئاو بدەین. هانامان بۆ لای تۆ هێناوە ئەی خودایە ئاسایش بۆ ڕۆحەکانمان بنێرە و لە گوناهەکان دوورمان خەرەوە. یا ڕەبی خوای گیان دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، شارمان ئارام کە، وڵات و نیشتیمانمان ئارام کە، ئومەتی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئارام کە. خوای گیان لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە، ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر گۆڕەکانمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەر گۆڕەکانمانە ببارێنە، لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمەی گوناهبار هانامان بە تۆ هێناوە، گوناهێکی زۆرمان بۆ تۆ بەرز کردەوە. خوای تۆ خۆت ئاگات لێ گوناهێکمان پەنهانی کرد، گوناهانێکمان بە ئاشکرا کرد و شەرممان لە تۆ نەکرد. پەروەردگارە گوناهانێکمان بەرز کردەوە بۆ تۆ، ئەشمان زانی گوناهانێکمان بەرز کردەوە نەمان زانی. خوای گیان دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەنەوە لە گوناهەکانمان ببورە، گوناهی ئاشکرا و پەنهانمان عەفوکە، گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە، گوناهێ لەمەوە دوعای کەین و فریان ناکەوین تەوبەکەین. خوای عەفومان کە، خوای بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە، ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، قەدری خۆت لە دڵمانە زیاد کە، حیا و شەرممان زۆر کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای حیا و شەرممان زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای حیامان لە خۆت زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە خۆمان، خێزان و هاوسەر و مناڵمان، دایک و باوکمان، خزم و کەسمان، پەروەردگارە هەموو لەژێر پەردەی حیایە بمان شارەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمە لەم مەجلیسەوە ئەمانەوێ سڵاوی خۆمان بە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم بگەیەنین. خوای گیان بە ئەندازی نمەی بارانی باریوی ئەمساڵ، بە ئەندازی پەروەردگارە دەنکی هەنارەکانی هەڵەبجەی ئەمساڵ، پەروەردگارە بە ئەندازی گیای سەوزبووی ئەمساڵ، بە ئەندازی گەڵای سەوزبووی ئەمساڵ، بە ئەندازی گەڵای وەریوی ئەمساڵ، بە ئەندازی گیای وشکبووی ئەمساڵ، سەڵات و سەلام بۆ دیداری پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەنێرین و پێ بگەیەنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئەم عەزیزانەی کە ئاگایان لەم دەرسەی ئێمە هەیە، ئەم عەزیزانەی بەشداری تیا ئەکەن، ئەم عەزیزانەی پێوەی ماندوو ئەبن و پەخشی ئەکەن، هەر هەموو کۆمەڵە گرفتمان هەیە یا ئیلاهی گرفتەکان بۆ لای تۆ بەرزەکەینەوە و گرفتەکانمان چارەسەر کە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە. پەروەردگارە ئەومان گرفت و کێشەیەکی خوای گیان داوات لێکەین بە گەورەی خۆت، گرفت و کێشەکانمان بۆ چارەسەر کە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئەومان ئاژاوە لە ماڵایەتی هێمنی بەسەر ماڵیا ببارێنە، ئەومان دڵی تووشی پەشێوی هاتووە ئارامی بەسەر ڕۆحیا ببارێنە. یا ڕەبی خوای گیان ئێمە هەمومان ئەمانەوە خزمەتکاری دینەکەی تۆکەین. بەخوا پەروەردگارە ئاگات لە دڵمانە، ئەگەر چی هەڵەو کەم و کوڕیمان زۆر بێ، بەخوا پەروەردگارە تۆمان زۆر خۆشەوێ، دینەکەی تۆمان زۆر خۆشەوێ، ئەمانەوە خزمەتکاری ڕاستەقینەی دینەکەی تۆ بین. دەی خوایە نێوچەوانمان بگرە بۆ خەیر، بمان خەرە سەر خەیر، بمان خەرە سەر هیدایەت، بمان خەرە سەر سەڵاح و خواناسی و دینداری، عاقبەتمان پڕکە لە خەیر. خوای گیان دامان مەزێنە لەسەر دینداری، دامان مەزێنە لەسەر خواناسی، بەزەی بەسەرمانە ببارێنە، عەفومان کە، لێمان خۆش بە یا رب العالمین، بە ئومەتی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم قبولمان کە، بە خزمەتی هاوڵانمان بگەیەنە، دەرەجاتمان بەرز کەرەوە لە دنیا، دەرەجاتمان بەرز کەرەوە لە ئاخرەت. خوای زمانی ئێمە کولە لە دوعایە هانا بۆ تۆ ئەهێنین بە زمانی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم. خوای ئەو خۆشەویستەمان لە هەموو عومریا هەر چاکەیەکی داوا لە تۆ کردووە، خوای ئێمە گوناهباریش داوا لێ ئەکەین و پێمان عەتاکە. خوای ئەو خۆشەویستەمان پەنای لە هەموو عومریا بە هەر خراپەیە گرتووە لە تۆ، ئێمە گوناهباریش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ڕەبی خوای گیان ڕەحم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، ئەم دەرسانە و تاوی دەرسەکانی ترمان لێ قبول کە، کارەکانمان پڕبەرەکەت کە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانێ، بە سیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمەت، سەر بڵندی بەردەم دیوانی خۆتمان کە. خوای گیان سپاردە قەت لای تۆ زایە نەبووە، و ئێمەش ئیمانی خۆمان لەم زەمەنی فتنە سپاردەی تۆ ئەکەین، ئەخلاق و ڕەوشمان سپاردەی تۆ ئەکەین، حەیای خۆمان سپاردەی تۆ ئەکەین. یا ڕەبی خوایە خۆمان، خێزان و هاوسەر و مناڵمان، باوک و دایکمان، خزم و کەس و کارمان، هەر هەموو سپاردەی تۆ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین. خوایە گەنجی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم سپاردەی تۆ ئەکەین. ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ،
وأمتك بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم سپاردەی تۆ ئەکەین. خوای گیان هەموو کافری دنیا کۆبووەتەوە لە سەرمان، ئەم ئومەتە خوێنی لێ ئەڕژێ یا ئیلاهی، عارەقەی ماندووبوونی زۆری لێ ڕژاوە یا ئەکرەمە الئەکرەمین. خوای ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی، هیدایەتمان بدە، دامان مەزرێنە یا ئەکرەمە الئەکرەمین. یا ربی خوای گیان بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. خوای گیان ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی، سیاسەتی دنیا بخەرەوە دەستی ئێمە یا ئەکرەمە الئەکرەمین. خوای دەستی یەهود و نەسارا و مەجوسمان لێ ببڕە، سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە، سەرگەورەمان کە، خوای بمان گێڕە لەو کەسانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لێیان ڕازیە، بمان گێڕە لەو کەسانەی بەدەستی ناسک و مبارەکی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم تێر ئاوی کەوسەر ئەکرێن، بمان گێڕە لەو کەسانەی پەروەردگارە لە بەهەشتا لە نزیکی پێغەمبەری خواوەن صلی الله عليه وآله وسلم. خوای داوا لێ ئەکەین ئەم دوعایانەمان قبول کە، خوای ئەم دوعایانەمان قبول کە، خوای ئەم دوعایانەمان قبول کە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.